ژنکەکە بەلنگاس، ژنکەکە فەقیر، دوو کوڕێک لێ چنە جیهادت من بملێ پێغەمبەری بە محەممەدی صلی الله عليه وسلم. پێغەمبەر زڤری تنش جیهادێ، ئەف ژنکە چیتن چیت بەریکا پێغەمبەری و بەریکا بسڵمانە بەرێ خودتە تێڕێدینا پێغەمبەری یا پیرۆسیا تژی تووزە و سەرێ پێغەمبەری تژی تووزە بەرێ خودایێ هەردوو کوڕێت وێ شەهید بین. هەندێک سەحابیە جەنازت کوڕێت وێت هەلگرتنیەتینن ڕۆندت چاوێت دەیکێدا هاتن ئاخار گوتی یا حەبیب الرەحمان ئینا گوتی بەلێ گوتی بخودی ئەزن گەلک بۆ هەردوو کوڕێت و عاجز نینن والله ئەو تووزە ئەسڕێدینە تەفەت بینم یا حەبیب الرەحمان والله ئەو تووزە سەسەرێت ئەس بینم گەلک و گەلک مەزنترە.